کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی ڕۆژی شەمەی یەکێتی و پارتی لە هەولێر بۆ ڕۆژی یەکشەمە دواخرا، ئەمەش لە ئەنجامی بەردەوامی ناوکۆکەکانی نێوان هەردوو حیزب دێت. گەرچی مێژووی ناوکۆکەکانی نێوان پارتی و یەکێتی بۆ چەندین ساڵ پێش ڕاپەڕین دەگەڕێتەوە، لە دوای ڕاپەڕینی بەهاری 91ەوە پارتی و یەکێتی سەرەڕای ناوکۆکەکانیان پەرلەمان و حکومەتی 50-50 پێکێنا. دواتر ئەو ڕێکەوتن و برابەشیە هێندەی نەخایەن ناوکۆکەکانیان لە جەنگی سارد تێپەڕی کردو، چەندین ماڵوێرانی بە دوای خۆی داهێنا تا کارگەیشتە شەڕی ناوخۆ کە تا ئێستاش ئاسەواری بەسەر هەرێمی کوردستانەوە ماوەتەوە. لە دوای پێکێنانی 8 کابینەی حکومەت هێرێم کە بەشێکی زۆریان وەکو برا لە نێوان پارتی و یەکێتیدا 50-50 دابەشکرا، لە کۆتا کابینەدا هێندەی نەماوە ئەم جارە کێکەکە بە شێوەی برا لە نێوان پارتی و یەکێتی بەش نەکرێتەوە. گەرچی ناوکۆکەکانی پارتی و یەکێتی لە ڕابردوودا لەسەر بەرژەوەندیە تایبەتیە حیزبەکان بووە، بە هەمان شێوەش ڕێکەوتنە کاتیەکانیان لەسەر دەستکەوت و ئیمتیازات بووە، هەر بۆیە ڕێکەوتنەکان تا سەر درێژەیان نەبووە، بەرگەی یەک کۆمێنت و لێدوانی بەرپرسەکانیانی نەگرتووە. کۆتا کۆبوونەوەی پارتی و یەکێتی لە 5 شوباتی 2019دا لە نێوان مەکتەبی سیاسی هەردوو لابەسترا، تێیدا لەسەر چەند خاڵێک پێکهاتن کە دەستپێکردنی کۆبوونەوەکانی پەرلەمان و دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە سەرۆکی پەرلەمان بۆ یەکێتی بێت. هەروەها پێش 18 شوبات پارێزگاری کەرکووک دەستنیشان بکرێت کە لە پشکی یەکێتی بێت و گرفتەکانی نێوانیان لە بەغدا چارەسەر بکرێت. بەڵام لە کۆتا ساتەکانی نزیکبوونەوە لە 18 شوبات پارتی ڕێکەوتنەکەی جێبەجێ نەکرد و لەو ڕۆژەدا ڕێکەوتنێکی قوڵی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتیدا واژۆ کرد کە بزوتنەوەکە بە چەندین پۆستی باڵا بەشداری حکومەتی پێکرا. لە ئێستاشدا پەرلەمانی کوردستان بە بەیەکێتی دەستی بە کۆبوونەوە ئاسایەکانی کردوێتەوە، دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرا و دواتریش لیژنەی یاسایی بە بەیەکێتی پێکێنرا، بە پێی وتەی بەرپرسانی پارتیش بێت ئەگەر یەکێتی بەشداری کۆبوونەوەکان نەکات ئەوە سەرجەم یاساکان بەبێ ئەوان تێدەپەڕێنن، بە تایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم. ئەم پێشاتانە لە کاتێکدان بڕیارە ڕۆژی یەکشەممە 4 ئادار هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی لە هەولێر کۆببنەوە، هەموو چاوەکانیش لەسەر ئەو کۆبوونەوەی و ئەنجامەکانێتی تا بزانرێت دۆخی سیاسی هەرێم بەچی دەکات.